أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست، خوشكو برابر رزقانم، لو تاري أمرو معنا باسي روشتكي تراكين كبيويستا منو توي مسلمان خوماني بيبرازياني نوا أويش روشتي آرام قرتنا واتا الصبر. لجياني دنيايا خوشويستكانم إنسان مبتلايا يموين لقاعيكي امتحانا وخواي تعالى تاقيما نكاتوا بخير وبشر. بويا پێویستە لەسەرمان ئارام بگرین و سەبر بگرین لەسەر ئەو تاقیکردنەوانە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە 90 شوێنە باسی سەبر و ئارامگرتنی کردووە. ئارامگرتن نیوەی ئیمانە بەڕێزان. زانایانمان فەرموویانە ئیمان دوو بەشە، بەشێکی سەبرە و بەشێکیشی شکرە. سەبر لەسەر ناڕەحەتی و ناخۆشیەکان، شکریش لەسەر خۆشی و نیعمەتەکان. ئارامگرتن لەوپایی زۆر بەرزە، فەزڵی زۆر گەورەیە. پەروەردگار ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئالی عیمرانە ئایەتی 186 ئەفەرمێ وئین تەصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور. ئەفەرمێ ئەگەر ئارام بگرن و خۆتان لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار بپارێزن، بەڕاستی ئەوە لە عەزائیمی ئومورە، یعنی لە کارە هەرە گەورەکانە. ئێمە پێغەمبەرانی خوامان هەیە، زۆرن پێغەمبەران. لە ناو هەموو پێغەمبەرەکانە 5 پێغەمبەر ئولوالعەزمە، 5 پێغەمبەر ئولوالعەزمە: نوح، ئیبراهیم، موسا، عیسا، محەممەد المصطفى. تماشاكن وإن تصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور، يعني عزيمتي أمور صبر قرتن لسر كارا قوركانو خو باراستن لنا فرمانكاني خواهي پروردگار و پیغمبرکان او پینجب بو صبرو تقوایت توانیانا که لحمو پیغمبرانی تر زیادتر بوا توانیانا او پلا قوري بدز بين. لسورة الزمر آياتي دخواي تعالى أفرمي إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. براسي آرام قران پاداشتكانيان ورقرن لروجي قيامتا ببي حساب، أوان دا أجر پاداشتكانيان قوري ببي حساب. هر لبر أوي خواي تعالى فرماني كردوا بآرام قرتن، داواي لمان كردوا إيما آرام بقرين، ووصف سناي أو كساني كردوا كآرام قرن، ووعدي بيان داوا كوا پاداشتكانيان ببي حساب به، وهروها وعدي بيان داوا كسريان بخا وبيشوايتي دينشان بيا ببخشي. أما بو كساني كآرام قرن فاي تعالى يان كاب بيشوا. ابن تيمية رحمتي خواهي لي أفرمي بالصبر واليقين تنال الإمامة في الدين. أفرمي بآرام قرتنو دلنيابونيكي بيقمان، يعني دلنياب بي كأما امتحاني خواهي تعالى تو تاقي أكاتو دلنياج ببي كباداشتك زور قوريا. أفرمي بودوشتا صبر لقل دلنيايا، صبر لقل يقينا كقمانة نبيت يقين لنا دلات دروز ببي بيشواياتي دين الدسكوي.
پێشەوایەتی دین ئەوەیە کە تۆ ئەبی بە پێشەوای ئیمانداران، ئەوەیە کە تۆ لە دوعاکانتە ئەڵێی وەکو لە دوعایەک لە دوعاکانە کە خوای تەعالا لە باسی صفاتی عیباد الرحمن ئەفەرمێ ئیمانداران دوعاکەن ئەڵێن ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. داوا ئەکەی خوا بتکا بە پێشەوای ئیمانداران. خۆ پێشەوا بوونی ئیمانداران خۆشەویستەکانم تەنها بە قسەزانینی سەر مینبەر نییە. زۆر جار ئێمە وازانین پێشەوا ئەوانن کە لەسەر مینبەر، ئەوانن کە قسەیان ڕەوانە، ئەوانن کە تووڕع من لە کاتی قسەکردنە، ئەوانن کە زۆر جار ئەوانە وانین، زۆر جار ئەوانەی کە لە مینبەرەکانەوە دەرەکەون و خەڵک ئەیان ناسێ و وتاریان بڵاو ئەبێتەوە پێشەوا نین، لەوانەیە بچووکترین ناڕەحەتی بێتە ڕێگایان پێچەوانەی قسەکانی خۆیان دەرەچن. پێشەوایەتی لە دینە ئەوەیە جاری وایە کابران نەخوێنەوارە، بەس پێشەوایە لە ئیمانە، لە یەقینە، لە کاتی ناڕەحەتیەکانە ئەو دڵی مسلمانان ئەداتەوە. من خەڵکم بینیوە نەخوێنەوار بووە، ئەسڵەن نەیزانیە سوورەتی فاتیحە بە جوانی بخوێنێتەوە، بەڵام لە کاتێکا کە کاتێلێک بۆ زۆر ناڕەحەتی بووە ئەو پێشی خەڵکەوتووە، ئەو دڵی خەڵکی داوەتەوە، کوڕی خۆی کوژراوە بەسەرەوە وەستاوە و دوعای کردووە و داوای کردووە کێشە نییە کوڕی من بکوژرێ، کێشە ئەوەیە کەوە مسلمانان لەوە زیاتریان بەسەرانەیە، ئەو نەخوێنەواریش بوو. معنای وایە پێشەوایەتی لە دینە مەسئلەیە کە زۆر گەورەیە، زۆر لەوە گەورەترە تۆ واتیە بگەی پێشەوایەتی بریتیە لەو کەسانەی وا قسەکەن. زۆر جار مسلمانان بەوانە ئەخەڵەتێن، زۆر جار مسلمانان بە قسەزانەکان ئەخەڵەتێن، ئەوانیان لێ ئەبێتە ئیمام بۆ خۆی لە کاتی تەنگانەکانە ئەوانە سەردا ئەخەن و ڕاکەن، کە سەریان داخست و ڕاکەن تەئسیر لە مسلمانانەکەن. بۆیە بەوە نییە بەڕێزان بە دوو شت ئیمامەتی دین دەسەکەوێ، وەکو ئیبن تەیمیە ئەفەرمێ و ئایەتەکەش وا ئەفەرمێ، خوای تەعالا ئەفەرمێ وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. کردیانمان بە ئیمام، کردیانمان بە پێشەوار، ڕێنمایی خەڵکیان ئەکرد، بوون بە پێشەوای مسلمانان، ڕێنمایی خەڵکیان ئەکرد بەچی؟ بەوەی کە سەبریان ئەگرت، بە ئارامگرتن و یەقینی و دڵنیابوون بە ئاەتەکانی خوای پەروەردگار. ئەو دوو سیفەتەوات فی ئەکا ببین بە پێشەوە. خەڵک ڕوتیەکە، خەڵ لە کاتی تەنگانە و ناڕەحەتەکانە ڕوتیەکە، و لەوانەشە کە خوا کردی بە پێشەوە دوعات قبول ببێ، ئەگەر لەوانەیە خوای تەعالا کەرامەتت پێ ببەخشێ. خۆ گەورەترین کەرامەتیش ئەوەیە کە تۆ بەردەوام بی لەسەر دینداریت. سەبرگرتن بەڕێزان گرتنەوەی نەفسی خۆتە، گرتنەوەی شەهوەتەکانتە، گرتنەوەی ئارزوەکانتە. ئەمەش سێ جۆرە. زانایانمان فەرموویانە سێ جۆر سەبرمانەیە: سەبر لەسەر تاعەت، سەبر لەسەر مەعسیەت، سەبر لەسەر موسیبەت. دووارەیەکەمەوە. سەبرگرتن سێ جۆرە: سەبرگرتن لەسەر تاعەت و خواپەرستی، سەبرگرتن لەسەر مەعسیەت و دوورگرتن لە گوناح، سەبرگرتن لەسەر موسیبەت و ناڕەحەتەکان کە دێتە ڕێگات. سەبرگرتن لەسەر تاعەت بەڕێزان گومانی تیانە کە هەرچی تاعەتێک کە خوای تەعالا فەرمانی پێ کردووە، فەرزەکان کە خوای تەعالا فەرمانی پێ کردووە، طبعاً قورسن ناڕەحەتی تایە. ئەی نابینن خەڵک کاتێ نوێژەکە دەسەکاتە نوێژ، ماوەیە ئەمجا تەرکێکە، ئەمجا دەسەکاتە نوێژ، ئەمجا تەرکێکە. با بزانن یەکێک لە ناڕەحەتترین عیبادەتەکان نوێژە، کە لای من و تۆی مسلمان ئاسان بۆتەوە بە فەزڵی خوا، ئازایی خۆمان نییە. لای من و تۆ ئاسان بۆتەوە، بەڵام لای هەنێ خەڵک شاخێکی زۆر زۆر گەورەیە، شاخێکی زۆر زۆر گەورەیە، چونکە جەستەتی لاکەکە، چونکە مەنعتەکە لە خەوتن. هەندێ نوێژمان ڕێکە کرێتە کاتی خەوتنەکان، هەندێ نوێژمانێ ڕێکە کرێتە کاتی مەلەی ناو بازاڕ. بۆیە قورسە، ناڕەحەتە، پیاوی گەرەکە بەردەوام بێ لەسەری. من هەر کەسێک ببینم بڵێ 50 ساڵە من بەردەوامم لەسەر نوێژ، لە لای من پیاوێکی زۆر زۆر گەورەیە. من خۆم بە ئەولیای خوای ئەزانم. 50 ساڵە کابران نوێژی تەرک نەکرد بێ، 50 ساڵە کابران نوێژی نەفەوتان دەبێ، ئەوە ئەولیای خوایە. ئەوە پێویستەکە ئێمە بڕۆین داوای دوعای خێری لێ بکەین،
چونکە ئەمە زۆر قورسە. سەبری گەرەکە تۆ بتوانین لەسەر نوێژ بەردەوام بی. ڕۆژوگرتن بەڕێزان، خۆگرتنەوە لە برسێتی، لە توێنێتی، لە شەهوەت و ئارۆزەکانی داوێن، ئەمانش هەمووی سەبری گەرەکە. خۆگشت کەسە ناتوانێت ڕۆژوو بگرێ. من خەڵکم بینیەوەتی لە ژیانما یەک ڕۆژ ڕۆژم گرتووە، ئەویش بە زەختی باوکم کە چووەتە ناو بازار بینیمە شەربەت دێت و ئەڕوا نیو سەعاتی ماوەتە مەغریب ڕۆژەکە پشکاندێن. هەیە ناتوانێت بۆنی چێشە بیسێ، بۆنی چێشەکە ئیتر تەواو سقوتەکە، ئاوە بینێت تەواو، شەربەتێک ئەبینێت تەواو، هەیە تەحەمل ناکات. بۆیە خۆگرتنەوە لەو شتانە بەڕاستی ئەمە سەبری ئەوێ. پارەبەخشین بەڕێزان، پارەبەخشین ئەتوانم بڵێم یەکێکە لە شتە قورسەکان. لە دوای نوێژ باسی ئەوە کراوە، لەگەڵ نوێژە خوای تەعالا لە زۆر شوێنی قورئانە باسی کردووە، لە زۆر شوێنی قورئانە ڕێک ڕەبت کراوەتە نوێژ، نزیکەی 80 شوێن لە قورئانە ڕێک باسی زەکات کراوە، باسی بەخشین کراوە. ئاخر بەخشین ئاسان نییە. تۆ پارەیەک بە ناڕەحەتی دەست کەوتو بێ بیبەخشی لە پێناوی خوایە زۆر قورسە. ئیمتیحانی پارە ئیمتیحانێکی قورسە. بۆیە ئەو کەسانەی کە بەخشیندەن، ئەو کەسانەی کە لە کاتی تانگانە و ناڕەحەتیەکانە بەدەمی مسڵمانانەوەن، ئەو کەسانەی کە ماڵی خۆیان ئەبەخشن بە ماڵی خوا، ماڵی خۆیان ئەبەخشن بە ماڵی خوا، حەزەکەن ماڵەکەی خوا لە ماڵەکەی خۆیان جوانتر بێ. زۆر گەورەیە. من چەند جار عەرزم کردون پیاوێک خەڵکی کفری دەوڵەمەند بوو، دەستی ڕۆیشت، وتم بۆ خانۆکە چاک ناکەی؟ والحمدلله من نەزانم هەتە و ئیمکانیاتت هەیە، بەس تۆزێ خانەکە تەرتیب کە ژوورەکانی تۆزێ گەورە کوتی مامۆستا مزگەوتەکەی گەڕەکەکەمان ئەو کاتە مزگەوتی گەڕەکەکەیان چاک نەکرابوو، تعمیرات نەکرابوو، کۆن بوو، بچووک بوو، کۆن بوو. وتی تا مزگەوتەکە چاک نەکەین، من ماڵی خۆم چاک ناکەم. ئەوڵە دەین پارەکەوەکەینەوە لەگەڵ بڕێ برادەرە خەریکە ئەگاتە حەدی خۆی کە مزگەوتەکە چاکەینەوە، حەزەکەم ماڵەکەی خوا چاکەم، ئەو جا ماڵەکەی خۆم چاک. الله ئەکبەر. ئەوە ئیمانە، ئەوە ئیمانە بەڕێزان. ماڵی خوا لەبەر چاوت بێ، دائیمەن هەر نوقسانێکی ببینی بەدەمیەوە بی، ئەوە ئیمانە. مسلمانان ئێستا ئەو وەزعی کە مسلمانان لە غەزە بەسەریانە هاتووە، خۆگشتمانەی بینین بەڕاستی ئومەتی ئیسلامی شەرمەزار کردووە، بەڕاستی هەموو عالەمی شەرمەزار کردووە، نەک ئومەتی ئیسلام. تەسەورەکەن وڵاتە غەربیەکان زیاتر لە وڵاتە ئیسلامیەکان دێنە جواو، ڕێکخراوە غەربیەکان زیاتر لە ڕێکخراوە وڵاتە ئیسلامیەکان زیاتر تێنە جواو. ئەوان خەم زیاتر ئەخۆن. والله ڕێکخراوە جوولەکەکان لە ئەوروپا و لە ئەمریکا هاتنەتە جواو، هێشتان ڕێکخراوە مسلمانەکان لە وڵاتە ئیسلامیەکان ئەم لا ئەو لاکەن و بیان وەدۆزنەوە. ئەی وایە و ئەی وایە و ئەی وایە، کاکە مرد، ئەو ملەتە مرد، هەرچییە ئێمە لە چی بکە؟ تۆ ڕەئیت نییە لەگەڵ شتێکی ترا، ئێستا ئەم ملەتە باجەکێش، ئەم ملەتە وەسە، یعنی خەڵک ئەبینن بەر چاوتانە خەڵکە مرێ. چی حاڵێکە یا رب العالمین؟ چەند گرنگە ئینسانی مسلمان ئەلەم کاتانە پیاوی مەیدان بێ. تەسەور ئەکەن من دوێنێ خەبەرێکم بینی ئەڵێ لە غەزە، لە خزمەتکردنی غەزە و ناردنی خواردن و خزمەتگوزاری بۆ غەزە تا ئێستا ئەوەی کە گەیشتووە، ئێستا طبعاً ڕێگاکانی داخستووە جوولەکە، ئەوەی کە گەیشتووە یەکەم لەسەر هەموو عالەمی ئیسلامی ملەتی کوردە لە خزمەتە، لە ناردنی خزمەتە. الله چەند جێگەی شانازیە بۆ ملەتی کورد، چەند گرنگە بەدەمی لێ قەوماوەیە، چونکە ملەتی خۆمان لێی قەوماوە و ئەزانێ لێ قەومان چەند ناڕەحەتە و ئەزانێ دەربەردەرکردن و عەزیەتدان و برسیەتیکردن چەند زەحمەتە لەگەڵ ئەم هەموو ناڕەحەتیە کە خراوەتە سەر ملەتەکەمان، بەڵام ملەتی ئێمە براکانی خۆی لەبیر نەکردووە. زۆر گەورەیە. هەروەها خۆشەویستەکانم، جیهاد لە پێناو خوا، بەخشینی نەفس، ڕوح لە پێناوی خوا زۆر گەورەیە. ئەمیش شتێکێکە لە عیبادەتە هەرە گەورەکان، ئەمیش قورسە بەڕێزان. بۆیە سەبرگرتن لەسەر تاعەت زۆر قورسە. پێویستی بە پیاو هەیە، پێویستی بە کەسانێک هەیە ئامادە ببن لە پێناوی بەهەشتا ژیانی خۆیان بخەنە ناڕەحەتیەوە، لە پێناوی پاداشتی گەورەی قیامەتە هەندێک لە خۆشیەکانی دنیا، لە ناڕەحەتیەکانی دنیا ببینن، هەندێک لە خۆشیەکانی لەدەست بدەن.
يا ربي خوای بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ایمان بخە دڵەکانمانەوە، یا ربی دامەزراومان بکە لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی، یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەیت، بە تایبەتی ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێکردین. ئێستا پێویستی بە دوعای ئێوەیە مسلمانێک داوای دوعای خێری لێکردین بەڕێزان، ڕەحمەتی خواتان لێبێ دوعای بۆ بکەن خوای تەعالا شیفای نەخۆشەکەی بدا. یا ربی خوای بەزەیت بە مسلمانانی غەزەیا بێتەوە، یا ربی خوای دەرویەکیان لێ بکەیتەوە، یا ربی خوای ئەو ناڕەحەتیان لەسەر لابەی، یا ربی خوای بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت لێت ئەپاڕێنەوە، خوای ئەو ناڕەحەتیان لەسەر لابەی، یا ربی خوای ناڕەحەتیەکانیان لەسەر لابەی، یا ربی خوای دەربازیان بکەیت، یا ربی خوای برسێتیان لەسەر هەڵگری، یا ربی خوای بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، یا ربی بە خاتر ئیسمی عەظەمی خۆت هەر کەسێک تەعدایان لێکە، هەر کەسێک زوڵمیان لێکە سەرشۆڕی بکە یا رب العالمین. یا ربی خوای غیرەتی مسلمانان بجوولێنی کەوا بێنە جواو نێڵن لەوە زیاتر ئەو ملەتە ئەشکەنجە و ئازار بدرێ. یا ربی خوای ڕەحم بە ملەتی ئێمە بکەی، یا ربی ڕەحم بە ملەتی کورد بکەی، یا ربی خوای کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری، یا ربی خوای گرانیمان لەسەر لابەی، ناڕەحەتیمان لەسەر لابەی، یا ربی خوای ئەو گەمارۆ خراوەتە سەرمان لەسەرمان لای بەی، یا ربی خوای موچە بە ئاسان کەیتەوە بۆ خەڵکی، یا ربی خوای بە ئاسان موچەکانمان بگاتە دەستمان، یا ربی خوای بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت، یا ربی خوای یا ئیلاهی خوای عەفومان بکەی، جمعە و طاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکەی. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. برازي زكانم صبر قلتن لسر طاعت سي حالتي هي، صبر قلتن بيش طاعتك، صبر قلتن لناو طاعتك، صبر قلتن لدواي طاعتك. دوباريك مو أما أنا قلن قنبر يزال يبوت من صبر لسر طاعته معصيته مصائب، معصيته مصائب وتارك تريا وينوا باسي طاعت ما ممكن لطاعته سي حالتي يا صبر قلتنك، الصبر قلتنك الا بيش طاعتك بيش اوي طاعتك بكي بيويست انسان صبر بكري لويك او طاعته بريانك لبر خاطري خوابك ما بس تنهار رزابوني خوابي همتي بيبو طاعت كردن خوي تنكاتوا دائما انسان قد خوي يعني وكبلي تمرين يجري لكاتي نرجع لكاتي عبادتك انا حد دعاء خاوبر دعاء ترو دعاء تريكم ودعاء تريكم يكسر بدر مغرب رات دميوا تماحي بهشتي هببي ترسيشي لجهنم به بويا اما زور جرينجا لبيش طاعتك خد تندو تولكي تو بو يكروي تناو طاعتك او مزبوط بي الريايد نكرد بي لبر خاطر لي خوابي كي تشوي تناو طاعتك اي شوا هاول بدا او طاعته بجواني بيك اگر نرجع اگر رجوع اگر زكاته برزبك لما موسيان لزاناكان لشارزاكان بو اوي الركنكاني عبادتك بو اوي شرطكان ومرجكاني بو اوي واجباتكاني بو اوي سنتكاني بجواني ادابكي تاوكو خواليت قبولك زور قرنقتو عبادتك كي شارزايد نباريه وهابي اما لناوي دواي اوش طبعا هني كسي لناوي يسا عجائب انت هني كسي لناو نرجكا بس او نبل اكا صبرني نيه سبحان الله من يكي لو شتانيك الزور سنج من رايك شاوى حرزو اويك عجايب امتي لخلكاني كنيش اكن لبيشي نجادان اشتوى اسراحات كاتب برسالك لي اكي اما لسر خوي جواب داتوا بيايك الزور هي من دياره ارام دياره هر اونا حساوى برمالكي داخل سوداسي كذا نيش كذا سبحان الله قل يكيتي او سي ركاتا او شوار ركاتا لي ابيت بارك حر حول ادات زوت النصر شاني خوي بيخاو فريدا تولاو اي بو ام فلا شي وي برزان زور قرنقه الصبر تبي لانه يجا الركن كاني نيوجكات بجواني هروها الروجوج هروها زكاه دانش حموي بجواني نيلي بفوتي الصبر قلت لدواي طاعتك هول بدا او طاعتي خذ بطال ما كروا باسي ما كلاي خلقي تشكالك اللي برخاطري خواك دو بيويس ناكات لا خلقي باسي خو على خير يدرنا كامل او انا خير ممكن خيرتك دو خذ كرت هەڵ دەخێرەکەت کەس نەیزانێ ئیلا لە حاڵەتی خێری جەماعیانە بێ ئێستا تو هەڵەسی لە مزگەوت لە نوێژی جەماعەت زۆر ئاعتیادیەت نیەتی خۆت تەواو پاکەرەوە بەبەر چاو خەڵکەوە 25,000 تەناو دەخیلەی مزگەوتەوە بۆ شوێنی دەستنوێژەکان چون ئەمە فرسەتە هەموو ڕۆژی ئاوا شوێنێک دروست ناکرێ بینایە دروست ناکرێت لە ئەمەیان دروستە وەبەر چاو خەڵکۆ بیکەین مەبەستت ئەوە بێ کە خەڵکیش چاو لە تۆ بکە
لم ظروفنا الراحتيه لم بيموچيه تو لبر خاطري خوي تعالى لرزقي خوت مال من اخي اما زور قوري او قينا لكاري جماعيه لكاري خيري جماعيه قينا ببرشاوي خلق شو بس حنيه شتي تري انا خيري تري هي بو خلق تايبته او حوض بيني خوت وخوابك نيجي جماعات بعاشكراب يبون نيجي جماعات ومزقود اعتياديه بس شو نيجيكت كلمالا ايكي بس ريبك بنهيني بك وين نيجي السنه لمالا خيري زياترت على مزقود بس نيجي جماعه فرزكان لمزقود خيرك يزورترت على مالا وهنشتي تايبته لمالا بك حوض حتى بقى من على كان تشبيه نزان اعتياديه بەڵام من يشتي تريش عامشة بعشكراش بك بەڵام نيتي خود باكر وبتايبت بو خوي پروردگار خوي تعالى طاعة عبادة لها ملائكة من قبولك إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا